چیرۆکی منداڵانی ئاوارە لە عێراق و سووریا چیرۆکی ئەو منداڵانەیە دەستیان لە ناو دەستی دایکیانە، بەڵام ئاو لێکیان جیا دەکاتەوە و دەبنە ئالانی کوردی. چیرۆکی هەموو منداڵانەیە خشت و بەردی ڕووخاوی ماڵەکان دەستیان لە دەستی باوکو و دایکیان جیا دەکاتەوە. چیرۆکی تاڵی هەموو ئەو زارۆکانەیە بە شەو ڕۆژ تۆپ و تانک و فیشک خۆیان دەگەێنە بەردەرکای ماڵەکانیان و دەستیان دەگرن و لە ماڵ و قوتابخانەکان دووریان دەکەنەوە تا بۆ چەند ساڵێک نەهێڵن ئەو منداڵانە قەڵەم و کتێب و جانتاکانیان ببینەوە. أريد منكم أن تفتحون المدارس کە داعش هات قوتابخانەکەمان تێکچوو، هاوڕێکانم لێم دابڕان، داواتان لێ دەکەم قوتابخانەکەمان بۆ بکەنەوە. ئێمە دەمانەوێت وانەکانمان بخوێنین، سەرجەم مامۆستاکانمان ڕۆیشتن، 2 ساڵمان لەدەست چوو. ئێمە دەمانەوێت وانەکانمان بخوێنین و فێر بین، تەنها دەمانەوێت بخوێنین. ئێمە دەمانەوێت پۆلەکانمان تەواو بکەین، 2-3 ساڵمان لەدەست چوو. دەمانەوێت خوێندن تەواو بکەین. بەگوێرەی ئاماری فەرمی یونسێف شەڕی ئەم دوای عێراق و سووریا 3 ملیۆن منداڵ و ناوجەوانی لە خوێندن دواخستەوە و ژمارەی ئەو منداڵانەی لە خوێندن دواکەوتون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ 15 ملیۆن منداڵ بەرز بۆتەوە. یونسێف ئاشکرای دەکات لە سووریا و عێراق و یەمەن و لیبیا بەهۆی شەڕ و ئاوەرەبوونی خەڵک خوێندن لە 9,000 قوتابخانە ڕاوەستاوە.
داعش بهدلونا يقول داعش وێرانی کردین لە قوتابخانە پێیان دەگوتین گولەیەک لەگە گولەیەکی دیکە چەند دەکات فێری هەڵوەشانەوە و ڕێخستنەوەی چەچیان دەکردین یان چۆن تەقە دەکەیت 5 کتێب باسی ئیسلامی دەکرد دەبواە قژمان درێژ بواە هەروەها پانتۆڵمان تا ئێرە بواە ڕیشیش ئاوا بواە ئەگەر قژیش تا ئێرە درێژ نەبواە جەڵدیان لێدەدای 20 جەڵدیان لێدام لەسەر پانتۆڵەکەم 5 کتێبیان باسی ئیسلامی دەکرد فێریان دەکردین چۆن بەم شێوەیە چەک بۆ تەقکردن ئامادەکەین کە دیژە تیرۆر هاتن باشترین هەڵسوکەوتیان لەگەڵ کردوین بەڵام داعش ژیانی تاڵ کردبووین جگە لە ڕیشێشتنە و قژدرێژی دەبواە ئافرەتانیش بەچەونی قاب بکەن ئەوەی نقابیشی نەکردایە سزا دەدرا بە 50 تاک و 100,000 دینار بۆ ڕیشیش لە سزای پێبژاردن تاک و جەڵلێدان و زیندانی 3 ڕۆژ هەبوو تەنها 4 بۆ 5 ڕۆژ لە قوتابخانە دەوامم کرد دواتر وازم هێنا نەمتوانی ئەم جۆرە خوێندنە بخوێنم فێریان دەکردین چۆن تەقە بکەین و باسی چۆنێتی سەربڕنیان بۆ دەکردین من خۆم دەمبینی چەکیان دەخچە سەر سەری خەڵکو و هەروەها ئێمەیان فێری سەربڕین دەکرد بۆی وازم هێنا لە سەرەتای سەدەی 20 بەدواوە تا ئێستا 250 جەنگی گەورە و بچووک لە جیهان ڕوویداوە و بوونەتە ڕەشە بۆ سەر منداڵان لە ساڵی 2003 بەدواوە لە عێراق 3 ملیۆن کەس ئاوەرە بوون کە زیاتر لە نیوەیان منداڵان بوون. لە دەی ڕابردوو لە سەرانسەری جیهان 300,000 منداڵ وەک سەرباز لە جەنگەکان بەشداریان پێکراوە. داعش زیاتر لە هەر گروپێک منداڵان لە جەنگەکانیان بەکاردەهێنێت. بەخوا داعش ژیانیان لێ تاڵ کردبووین لێ نەدەگەڕان بە ئارەزوی خۆمان بزوولێنەوە بۆ نمونە لە قوتابخانە دیانوت بۆمبێک لەگەڵ بۆمبێک چەند دەکات یان گولە لەگەر گولە سیستەمی خوێندنیان هەموو گۆڕی بوو بۆیە وازمان لە خوێندن هێنا فێریان دەکردین چۆن چەک هەڵدەوەشێنێتەوە دواتر ڕێک دەخرێت و ئامادە دەکرێت بۆ تەقەکردن خوێندنیان گۆڕی بۆیە چیتر نەچین بۆ قوتابخانە فێری هەڵدانی ڕوومانیان دەکردین چۆن تەڵی بۆمبە دەستیەکە دەردەهێنرێت و دواتر فڕی دەدەی ژیانیان لێ زۆر تاڵ کردبووین دەبواە قژمان درێژ بکەین و پانتۆڵەکانمان کورد بواە دەبواە چەک هەڵبگرین و تەقەمان کرد بواە خۆ ئێمەش منداڵین چۆن تەقە بکەین خۆشترین شوێن بەلامەوە بۆ هەڵدانی کۆلارەکەم گردەکەی نەبی یونس بوو بەڵام کە داعشاتن چیتر ڕێگەیان پێ نەدام دەترسان بچین بۆ ئەوێ حەز دەکەم بگەڕێمەوە مووسڵ و لەوێ کۆلارەکەم هەڵدەم لە گردەکەی نەبی یونس بەڵام داعش ڕێگای پێ نەداین کە ئەوان هاتن تەنانەت دەوڵەمەندیش هەژار بوو
باپی ئاماری کۆمسیاری باڵای مافی مرۆڤی نەتەوەگرتووەکان داعش لە شاری مووسڵ 4 بنکەی گەورەی سەربازی تایبەت بە مەشق و ڕاهێنانی بۆ منداڵان لەو شارە کردوێتەوە و 1200 منداڵیان لە سەرانسەری عێراق بۆ ناو ئەو بنکە سەربازیانە ڕفاندووە و فێری توندڕەوی و شەڕ و کوشت و بڕیان دەکەن. لەناو بنکە سەربازیانە بۆمب و گولە و چەک بووەتە بۆ کەشوشەی دەستی منداڵان. ما يفتحون مدارس كانوا مفتحين أول ما قوتابخانەکان داخرابوون سەرەتا کە هاتن قوتابخانەکانیان کردەوە بەڵام فێری جیهادیان دەکردین فێریان دەکردین چۆن تەقە بکەین ئەوەی قژی درێژ نەبووایە یان پانتۆڵەکەی هەڵنەدرابووایە ئەوە بە جەڵد و بە پێبژاردن سزا دەدرا هەروەها لەسەر ڕیشیش سزا هەبوو ئەوەی پانتۆڵەکەی تەسک بووایە هەر سزایان دەدا لێژ نەدەگەڕا مۆبایل بەکار بهێنین ئەگەر تەقەمان بکرد وایە دە لە سەردەمان وەردەگرت بەڵام دوای قوتابخانەکانیان داخست. ئێرە یەکێک لەو کەمپانەیە بۆ ئاوەڕەکانی شاری مووسڵ دروستکراوە. جیهانی نێوەم کەمپە جیهانی پەمەی و ڕازەوەی منداڵان نییە، جیهانێکە تێیدا منداڵان بە مۆتەکەی شەڕ و ماڵوێرانی گەورە دەبن. جیهانیە منداڵانە جیهانێکی ڕەشە وەک ئەو دووکەڵی پاش هەموو بۆردومانێک دەیبینن. داعش بزە لەسەر لێوی منداڵان ناهێڵێ بۆ ئەوەی جیهان بەبێ بزە و خەندەی منداڵان دڵی لە کوتان بوەستێ. احنا جينا من منطقة نبي يونس. ئێمە لەگەڵکی نەبی یونسەوە هاتوین کە داعش هات لە خوێندندا بڕاین و تا کونوەی ساڵ خوێندمان بەڵام دواتر دەبووە پارە بدەین و کتێبەکانمان بە پارە دەکڕی ئێمەش پارەمان نەبوو من و براکان و خوشەکانم هەموو وازمان لە خوێندن هێنا وانەی جیهاد و ئەو شتانیان پێدەگوتینەوە هەموو ڕۆژێکیش پێویست و بچینە مزگەوت و پێیان دەگوتین وەرن جیهاد بکەن داعشەکان ئێمان وێران کرد يدرسونا تعال قاتلوا في سبيل الله. وانەی شەڕ لە پێناو خوا بکەن بۆمب کۆ بۆمب گولە کۆ گولەیان فێر دەکردین هەموو وانەکانمان لەبارەی چەکەوە بوون. ديركي هذا نفر لأنه داعش كانت المعلمة بعض طيارة رشاندر هات نفر
بولي شارعنا 200 المدرسة الفرع درسات دلما 200 مالي مش خور درسة حافظ كم تشن مدرسة متعلمين موضوع عمل شيء إيلو؟ إيلو رسم. عمل شيء بن؟ فني. عمل إيلو جزاري بن. إيلو موضوع عمل جزار. عمل جزاري برسمينه. يلا دفتر رسم دخل. يلا. جزار لونه شيء؟ برتقالي. خلاص كده؟ يلا. نهاية دي أو بلكة. بلكة لونه شيء؟ كاسكا. برافو. از کرد بوم از هاتم فیداری از هاتم قد حياته خوش کرد مش بر داعش باصم هاتم فیداری داعش كتبوا علامة هات بون منطقة ما مش بري باصم هاتم فیداری كردستان ها حياته ما خوش بسورستو دەستی ڕەشیداعش ئێستا ناگاتە منداڵانە بۆیە خەریکی خوێندنەوەی چیرۆکی ڕێوی و چۆلەکەن چیرۆکێک کە لە چیرۆکی ژیانیان نزیکە جەنگ و ئاوەرەی منداڵان دەکاتە چۆلەکە و ددانی ڕێویەکان تیشتر دەکات بابەتی چۆلەکە و ڕێوی تۆلەکەیەکی جوانکیلە لە دارستانێک بۆ دانەوەی لە دەگەڕا لە ناکاو ڕێویەکی لێ پەیدا بوو پەلاماریدا و گرتی چۆلەکەی بەستە زمان لە بەردەستی ڕێوی تەلەکە بازدا وەکو بی ناو ئاو دەلەرزی ئافەری چەکەش خاین میدانێ هاي الطيارة قبل ما يطبون داعش ئێستا یاری بەم کۆلارێ دەکەین بەڵام کە داعشەکان هاتن فڕۆکەی هاوپەیمانان بارگاکانی ئەوانیان بردومان دەکرد بەڵام کە هاتینە ئێرە ژیانمان کەمێک ئاسایی بووە دەستمان کرد بە دروستکردنی کۆلاری خۆمان